ئەمڕۆ ئەمە چاوەڕوانی ئەوەی دەکەن ئەگەر بێت و ئیداری چاکسازی ئەو کەمە کوڕیانەی کە دوێنێ لە فیلەکانی ئەو دەکەسە هەبوون تەواویان بکات بە دڵنیایی ئەمڕۆ چاوەڕوانی ئەوە دەکەن ئەو دەکەسە بە کەسوکاریان شاد بن و ئازاد بن ئینشاءڵڵا. ئەمە ئەگەرێکی چاوەڕوان کرا ڕووبات بەڵێ ئەمە لەبەر ئەوەی ئێستا خەریکە بەڕێوەری گشتی چاکسازیەکان و هەروە خودی جەنابی وەزیریش وەزیری کاروباری کۆمەڵاتی هەمویان هاتوونەتە سەرخەت و دەستی مافی مرۆڤ یۆنامی هەمویان لە سەرخەتن و 30 پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاوازیەکانی پەرلەمانی کوردستان واژیان کردێتەوە فشارێکی زۆر هەیە و بۆیە باوەڕ ناکەم بەڕێوەری چاکسازی گەورەی هەولێر بتوانێت زیاتر ماماتەڵە بۆ کەیسە بکات. ئەو کەسانێک چێن کە ئازاد دەکرێن ئەمڕۆ پێنج لە گیراوەکانی شیراتزێن 5 کەسیش لەو کەسانانە کە خەرچی ترن لە هەولێر دەکەسن قارەمان شکری لە دهۆک ئەوە 11 کەس بەڕێباری تەندروستیان زۆر خراپە بەشێکیان کلیان لاواز بووە زۆر بێتاقەت بووین هەردوو کلیەکانیان لاواز بە خەریکە چاوەکانی شانە دەست دەدەن بەشێکیان شێروانی 2 ڕۆژە وەزی زۆر خراپە بەڵام ڕێگەیان نەداوە ئیعلام بزانێت و ڕێگەیان نەداوە ئێمە وەکو تیمی پارێزەران ئەمڕۆ بە 8 ڕۆژ دەچێت چەندین جارە سەردانی دەکەین ڕێگەمان پێ نادەبیان بین لەبەر ئەوەی لە ڕووی جەستەییەوە زۆر هیلاکن.